بۆیە خۆشەویستەکانم ئەگەر نوێژ نەبێ ئینسانەکان تووشی هەڵدێر و شکستە بن لەو پەڕی چڵەپۆپەی سەربەرزی و سەرفراسی و ئاسوودەیی و مرتاحیەتە. إن الإنسان خلق هلوعا. هلوع چییە؟ إذا مسه الشر جزوعا. ئەگەر تووشی مشکلەیە بێ شکست دەخوا باوکەڕم ئاش ناو بە قورئان گرانیەت بخوای ئەم مۆزەعمان هەمیلێتێکە چێ جا باشە من چی بکەم؟ جا باشە ماڵم ناڵە بەروی چۆ بەرم؟ إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعە. بخوای بەشی خۆمەکە کە پارەشی یەتە دەست و پارەی باش و دەوڵەمەنە بێ جا لە فەقیری و لە ترسی فەقیری منوعە هەمیە شارێتەوە. کەسی چی پێ نەبێ بەخوای چم نییە بەخوای چم بەدەستەوە نییە بەخوا خۆشم هیچ شک نابن. ڕاستە خۆی فەقیرە دامەدای چی کەواتە لە هەردوو بارەکەیە لە کاتی ئەو پەڕی ناخۆشی و لە کاتی ئەو پەڕی خۆشییان پیاوە سوبحان الله بینی تاوانیە ئیلا چێ إلا المصلي بەس نوێژ خوێنەکانوان ئی باشە خۆمان بە حساب نوێژە خوێنین بەڵام لە نوێژتی نەگەیشت بۆیە بینیت تووشی ئەمە بین خوای گەورە فەرمێ يا ابن آدم تفرغ لعبادتي أملأ صدرك غنى وأسد فقرك. أي بني آدم تفرغك بۆ عیبادەتی من بۆ پەرستشی من دەسە پڕەکەم لە خێر چاویشە پڕەکەم و سنگیشە پڕەکەم چۆت ماوە دیزان گیرفانە پڕ بێ سنگە پڕ بێ گیرفانیش پاری گیرفانیش هەر لێرەیە لە جێیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە لە جێیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە خدا گەر قابلی دیبم هەتا سەر جێیبم سەد پارەم نە خزمان و نە شەیطان و نە دەورانم بە من ناکەن ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم